چەند مانگێکە هیچ بەشە ئاردێکی ماڵان لەلایەن وەزارەتی بازرگانی و کۆمپانیای یابەشکردنی خۆراکەوە بە هاوڵاتیان نەدراوە. لە بازاڕەکانیشدا نرخی ئارد بە شێوەیەکی بەرچاو ڕووی لا بەرزبوونەوە کردووە. بە جۆرێک لە ماوەی تەنها هەفتەیەکدا هەر فەردەیەک ئارد 2000 دیناری چۆتە سەر. گران بوونی چییە؟ گرانبوون لە بایعی ئێستا تەوزیعات نییە، لەبۆی گەنم لە سایلۆیەکان نازانم هەیە یان نییە، بەس تەوزیعاتی بایعی نییە، هیچ تەوزیعاتش بایعی نییە. تەوزیعاتی بایعی تەئسیرێکی زۆر چاچی هەیە لۆ هاتنە خوارێ ئاردی. لەبەر ئێستا ڕەوەر نییە لۆ مەرداری ئەیوانداری کابرا دێ ئاردی لەمە دەکڕی، مەجبورە هیچ عیلاجی نییە. کابرا ساعە مەڕە ڕەوەرەك نییە، هیچ نییە دێتن ئاردی لەمە دەکڕی، دەبا لەگە کای تێکردەکە لەگەوەی تێکردەکە ئەوە چی خواستی زۆر دەبی. پێشتر کە خەڵک ئەوان دەکرد گەنمش زۆر خەڵکەوانیان دەکرد لە خەڵکی بەتابەتی خەڵکی دەشتی زۆر گەنمی خۆیان بەکاردێناوە. بەڵام ئێستا گەنمی خۆیان بەکار نییە کە نەبێت چی بەکاردێنەوە هەر ئێستا خەڵک دەبن لەوەر نییە لۆ ئاردەکە دەبن لۆ عەلەفی دەبن. ئێستا باید چەند مانگە تەوزیع نەکرایە، یان چەند مانگە تەوزیع نەکرا کە تەوزیع نەکری معناه خەڵک ئەوە گران نابێت کە نەبێت. بەڕێ ئێستا خەڵک کون بە کون لە دوی فەردەك ئاردەگەر ئاردی باە ئێستا ئاردی باایی بە 32,000 خەڵک مەمنونە بێکرێت ئێستا. بە هۆکاری گرانبوونی ئارد و زۆری جۆرەکانی کێشەی بەردەوام بۆ نانەوەخانەکان دروست بووە. بە جۆرێک خاوەنی نانەوەخانەیەک دەڵێت هەفتانە ئاردێنم و هەر هەفتەیەکیش بڕی 1000 دیناری دەچێتە سەر. باسیش لەوە دەکات چەند مانگێک بەر لە ئێستا هەر فەردەیەک ئارد بە 25,000 دینار بووە و ئێستا بۆ سەر و 45,000 دینار بەرز بۆتەوە. ئێسامە هەفتانە ئاری دەکڕین، هەفتەی 1000 دیناری دێتە سەرێ. قسەی دەکەی کاکە وەڵا ئۆکرانیا شەڕە، ئێرە تەلەڤیزیۆنیش بە برسەکان دێنە تەلەڤیزیۆنی، ئەمە باش سارەشی گەنممان هەیە. ئەدی کاکەکانی ئەو گەنمەتان لۆکەی نێگرتیا مەعمەلە چاندانە لە هەولێرێ گوتیا وەڵا کاکە ئەوە ئاردەکە باش دەبی و ئاردێکی باش دروست دەکەین، هەرزان دەکەین لە چاو تورکی. ئێستا لە تورکیەکەی گرانترە، هیچ ئیستفادەی لە بۆ من نییە. ئەمە ئێستاوە دوونێ ئاردم لۆ هاتیە 2500 دینار گرانتر. هەفتەی ڕابردوو چار پێنجشەمێ بە 43 کڕی دوونێ 45.5. بۆ ئەو پرسە سەردانی وەزارەتی بازرگانیمان کرد و پرسیارەکەمان ئاراستەی بەڕێوەبەری گشتی وەزارەتی بازرگانی کرد. ئەویش ڕایگەیاند گەنم لە سایلۆکاندا نەماوە و چاوەڕێی بەغداین بۆمان بنێرێت. ئارد دەبووە تا ئێستا ئێمە بەشی چوارەمان وەرگرتایە، چونکە ئێستا لە ناوەڕاست و خۆراک بەشی چوارەمدا بەجەکرێ. بەڵام لە هەرێمی کوردستان لەبەری خۆمان گەنممان نەما بۆ ئێمە ئەمساڵ 120,000 تەن گەنممان وەرگرت، بەشی خۆمانی نەکردوکە و داوامدا بێ مناقەلەمان بۆ بکەن لە ناوەڕاست و خواری عێراقەوە. چاوەڕێمان کرد لە دیارە لە کۆگەکانی ناوەڕاست و خواری عێراقیشا گەنم نەما بوو. ئێستا گەنمێکی مستەوریدیان هێناوە لە ئەڵمانی و ئوسترالیا. لەو گەنمە حەسەی خۆمانیان بۆ ناردوین، ئێستا لە سایلۆکاندایە. بەڵام کێشەکە لەوەدایە ئەو گەنمە مستەورەدە ناکرێت 100% بەکاری بێنن، دەبێت لە 120 گەنمی مستەورەد بەکار بێنن لەگەڵ گەنمی محەلیە. گەنمە محەلیەکە نییە، دەبێت بۆمان بێنن. بە دیاریکراوی دوای جەنگی رووسیا و ئۆکرانیا نرخی ئارد لە بازاڕەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. حکوومەتی هەرێمیش تاکو ئێستا لە ئاست چارەسەری کێشەکان بێپلانە. لە هەموو بارێکیشدا بەرزبوونەوەی نرخی ئارد دەبێتە بارگرانیەکی دیکە لەسەر شانی هاوڵاتیان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.